بەرپرسێکی گەورەی ئەم وڵاتەم بینی ناوەکەی دەپارێزم گوتی مامۆستا ئێمە زەختمان لێ دەکەن دم زەختی چی تی وڵا فشارمان بۆ دێنن دەڵێن دەبێ ئەو مەسەلەی جەندەر و ئەو شتانی کە دەرهاویشتەی جەندەرن قوبوڵتان بێ گوتم جا فشاری چۆن گوتی وڵا دڵنە گەڕوانەکەن مامەڵەتان لەگەڵدا ناکەین هاوکاریتان ناکەین هاوکاری مادیت مامەڵەتان لەگەڵدا ناکەین دیبلۆماسی ئەمیشتم دەیجا ئێوە چیتان گوتی وەڵام ئەو بەرپرسە گوتیم گوتومە من کاری حکوومەتی ناکەم چن لەگەڵ ئەوان قسە بکەن ئەوە لە کۆڵ خۆمم کردوونەوە گوتم ئەدی پێت وایە ئەوان بۆ وا دەکەن کی ڕاستێکە بۆی وا دەکەن مامۆستا تاوەکو وەک خۆیانمان لێ بکەن خۆیان چۆنن تی وەڵا ئەخلاقیان نەماوە خێزانیان نەماوە هەڵوەشاون دانیوەکو خۆیانمان لێ بکەن دەزانن نقطەی قووەت ئێمە ئەو هەبوونی تۆکمەی خێزانی و کۆمەڵایەتی و ئەخلاقیە دانیو نەما ئەوەمان لێ نەهێڵن مەبەستمەوەیە ئەگەر ئێمە قیبل لە نومامان ئەوە بێدا خوار ڕۆژ ئاوا و ئەمریکا و کوێوچێ بەچی لێمان ڕازی دەبن دەبێ خاوەن هیچ شتێکی خۆمان نەمێنین دەبێ حاشا لە هەموو شتێکی خۆمان بکەین ئەو کاتۆش زۆر بێ حورمەت و بێئیعتیبار دەبین هەم لای خوا و هەم لای ئەوانیش کەسێک ڕێز لە خۆی نەگرێ کەس ڕێزی لێ ناگرێ بۆیە پێویست بۆ دەکات چی دیکە ئێمە پێوەەر و سەنجی مەحەکمان ئەوە نەبێت خوا ڕۆژئاوا چی دەڵێ ئەمریکا چی دەڵێ چی دەڵێ خۆمان بزانین خۆ بەرژەوەندیمان لە چیدایە ئەو کاتە ئەگەر ئێمە بۆ خۆمان هەبووین خەڵک بۆمان دەبێ ئەگەر ڕێزمان لە خۆمان گرت لە ئاینی خۆمان لە ئەخلاقی خۆمان لە لایەنی کۆمەڵاتی خۆمان لە وڵاتی خۆمان لە خێروبێری خۆمان لە ئایندەی خۆمان خەڵکی ڕێز دەگرێ خۆت چۆن بی خەڵک ئەوە مامەڵە لەگەڵا دەکات